رادیو دنگیگل دنگی توی هاواتیا کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگیگەل با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەمبە 9 ئەیلولی 2024 تان پێشکەش دەکەم. دوای ئەوەی دەوڵەتی داگیرکەری تورک ئۆتۆمۆبیلێکی مەدەنیان لە سنووری سلێمانی بردومان کردو لە ئەنجامدا باوکێک و دوو کوڕەکەی شەهید بوون گوندی ئامێدی گۆهەرزیشیان با فڕۆکەی بێفڕۆکەوان بردومان کرد. با گوێرەی زانیاریەکان دەوڵەتی داگیرکەری تورک گوندی ئامێدی گۆهەرزی با فڕۆکەی جەنگی بردومان کردووە و با هۆی بردومانی قورسەوە زیانێکی زۆر بەرسروشتی ژینگەکە کەوتووە و تا ئێستا هیچ زانیاریەک لە کسەر زیانە گیانیەکان لە بەردەستا نییە. ئەم هێرشانە دوای ڕێککەوتنی دەوڵەتی تورکیا و پارتی دیموکراتی کوردستان زیادی کردووە. هەپەگا ڕایگەیاند گەریلاکانی ئازادی کوردستان لە ڕۆژانی 29 ئاب تا 4 ئەم مانگە 12 چالاکیان لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب لە دژی سوپای داگیرکەری تورک ئەنجامداوە. لەو چالاکیانەدا کاگەریلاکانی هێژاستار پێشەنگایەتیان کردووە. دوو ڕادار و کامێرایەکی چاودێری سوپای تورکی داگیرکەر تێکشکێنراون و مۆڵگەیەکیش خاپورکراوە و گورزیش لە مۆڵگەیەکی دیکە وەشێنراوە. هەپەگە ئەوەشی خستۆتە ڕوو گەریلاکانی ئازادی ڕۆژی 3 ئەیلول دوو چالاکیان لە ناوچەی مەتینە دژ بە سوپای تورکی داگیرکەر ئەنجام داوە و تیایاندا درۆنێکی داگیرکەرانیان خستوتە خوارەوە و بەرپرسی ئەو هەلیکۆپتەرانەشیان داوەتەوە کە هەوڵیان داوە ناوچەکە بردومان بکەن. هەر با پێی ڕاگەیاندراوەکەی هەپەگە گەریلاکان ڕۆژی 1 ئەیلول لە سنووری خواکورد بەرپرسی هەلیکۆپتەرەکانی سوپای تورکی داگیرکەریان داوەتەوە و ناچاریان کردوون لە ناوچەکە دوور بکەونەوە. هەپەگە ڕاگەیاندووە سوپای تورکی داگیرکەر بەردەوامە لە بەکارهێنانی چەکی کیمیایی و تەقەمەنی قەدەغەکراو. لەو چوارچەوەیەدا سوپای تورک لە ڕۆژانی 31 ئاب و 1 ئەیلولدا 4 جار بە تەقەمەنی قەدەغەکرا و جارێکیش بە درۆنی بمڕێژکرا و تۆنێلەکانی بەرخۆدانی گەریلای لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب بردومان کردووە. هاوکات فڕۆکە جەنگیەکانی سوپای تورکی داگیرکەر لە ڕۆژانی 31 ئاب تا 3 ئەیلول 40 جار ناوچەکانی خواکۆر، گارە، قەندیل و هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاپیان بردومان کردووە. جگە لەوەش سوپای تورک لە ڕۆژانی 31 ئاب تا 3 ئەیلول 22 جار ناوچەی مەتینە و خواکۆرکیان با هێلیکۆپتەری هێرش بردومان کردووە. هەپەگە ڕاگەیاندووە دەوڵەتی داگیرکەری تورکیا زانیاری درۆ لەبارەی ئەو بردومانانەوە بڵاو دەکاتەوە. گوایە زیان بەر هێزەکانی گەریلا کەوتووە و هەمووان دڵنیا دەکاتەوە ئەو بانگەشانەی دەوڵەتی تورک دوورە لە ڕاستیەوە و هیچ زیانێک بەر هێزەکانی گەریلا نەگەیشتووە. یەکێتی ڕاگەاندنی ژنان یێرەژە ئەو واژۆیانەی کە لە چوارچێوەی کەمپەینی نابۆ سێدارە کۆی کردبوونەوە بۆ 13 ڕێکخرا و سندیکای ڕۆژنامەنووسان و ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ یاسا ناسان و بەرگریکارانی مافەکانی مرۆڤی نرد لە دژی بڕیاری لە سێدارەدانی ڕۆژنامەنووسان و چالاکوانان پەخشان عەزیزی و شەریفە موحەممەدی لەلایەن دادگاکانی ئێرانەوە یەکێتی ڕاگەاندنی ژنان یێرەژە 12 ئابی ئەمساڵ کەمپێنی نابۆ سێدارەی دەست پێکرد بوو. لە دوای 14 ڕۆژ بەردەوامی کەمپینەکە یێرەژە 26 ئاب لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئەنجامەکانی ئاشکراو کرد و ڕایگەیاند کە ڕۆژنامەنووسان، سیاسەتمەداران، ڕۆشنبیران، چالاکوانان، ئەندامانی ڕێکخراوە مەدەنیەکان، ژنان، ڕێکخراوەکانی بواری یاسا لە هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا، 4 پارچەی کوردستان و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئوروپا 36,398 واژۆیان کۆ کردوێتەوە. هەروەها ئاماژیان بەوش کردووە واژۆکان بۆ ڕێکخراوەکانی ڕۆژنامەوانان و مافەکانی مرۆڤ دەنێرن. لێستاشدا بە گوێرەی زانیاریەکانی دەستەی و بەڕێوەبەری یێرەژە واژۆکان ئاراستەی کۆمیتەی پاراستنی ڕۆژنامەنووسان، یەکێتی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسان، ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور، ئاژانسی ڕۆیتەر، سندیکای ڕۆژنامەنووسانی عومان، سندیکای ڕۆژنامەنووسانی سۆماڵ، سندیکای ڕۆژنامەنووسانی ئۆردۆن و سندیکای ڕۆژنامەنووسانی لوبنان و میسر و باشووری کوردستان و هەروەها ناوەندی مترۆ لە باشووری کوردستان و ڕێکخراوی نێودەوڵەتی چاودێری مافەکانی مرۆڤ و چەندین مافناس و بەرگریکاری مافەکانی مرۆڤیان نردووە.
ناسنامەی شەهیدەکانی بردومانەکەی دەوڵەتی تورک بۆ سەر ئۆتۆمۆبیلێکی مەدەنی لە نزیکی خەلەکان ئاشکرا کرا کە باوکێک بە ناوی مزەفەر حوسێن خدر عەلاو ناسراو بە مزەفەر مۆزۆ و دوو کوڕەکەی بوون هاوکات دانیشتووی شارۆچکەی حاجیاوان هەروەها شەهیدەکانی دیکە ناویان محەممەد مزەفەر و مبین مزەفەرە بردومانەکە لالایەن فڕۆکەی بێفرۆکەوانی دەوڵەتی داگیرکەری تورکەوە ئۆتۆمۆبیلێکی لە جۆری تویتا لانکرۆز بە ئامانج گرت و بە تەواوی سوتا کە سوکاری مزەفەر حوسێن خدر عەلا لە بەردەم ماڵی شەهیدان چاوەڕوانی گەڕانەوەی تەرمی قوربانیەکانیانن پاش دەرهێنانی تەرمەکان ڕەوانەی پزیشکی دادی شاری سلێمانی کراون لە پاش ئەنجامدانی توێکاری بۆ تەرمەکانیان ڕەوانەی زێدی خۆیان دەکرێنەوە بۆ شارۆچکەی حاجیاوا سەر بە ئیدارەی ڕاپەرین لە ئێستادا ژمارێکی زۆر لە خانەوادە و خزمان و هاوڕێیانی شەهید و وڵات پارێزان لە بەردەم ماڵی شەهید لە چاوەڕوانی هێنانەوەی تەرمەکانیانن پاشگەڕانەوەی تەرمەکانیان وا بڕیارە با مەراسمێکی جەماوەری شکۆدار تەرمەکانیان بە خاک بسپێرن باوتەی خانەوادەکەی مەراسمی بە خاک سپاردنیان دەکەوێتە ڕۆژی ئەمڕۆ پێنجشەمبە. لەبارەی بانجامگرتنی ئۆتۆمۆبیلێکی هاوڵاتیانی مەدەنی لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکەوە لە نزیک شارەدەی خەلەکان لە سنووری سلێمانی و شەهید بوونی باوکو دوو کوڕەکە تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە لە ڕاگەیاندراوەکەی تەفگەری ئازادیدا هاتووە بە ئامانجگرتنی باوکێک و دوو کوڕەکەی لەسەر ڕێگای خەلەکان دووکان کردەوەیەکی تیرۆریستی و دژبە هەموو بەهاو ئەخلاقێکی مرۆڤایەتیە کە لەلایەن درڕندەکانی ئەردۆغان ئەنجام دەدرێت دژبە هاوڵاتیانی مەدەنی لە هەرێمی کوردستان هەروەها ڕاگەیاندراوەکە ئاماژی بۆش داوە گرنگە ئەو ڕاستیە لای هەمووان دانی پێدا بنرێت دەبێت گەل خۆی بپارێزێت خائینان و هاوکارانی ئەو دەوڵەتە داگیرکەرە ڕسوا و وڵات بەدەر بکرێن. هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەر ناوچە جیاوازەکانی باشووری کوردستان بەردەوامە بەهۆشیەوە لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 20 هاوڵاتی مەدەنی شەهید و حەڤەی دیکەش بریندار بوون لەو بارەیەوە ڕەحمان ڕەسوول ئەندامی دەستەی بەڕێوەبەری و حاجی ئازاد هاوسەرۆکی ئەنجومەنی سلێمانی تەبگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان دەڵێن لەشکرکێشیەکانی دەوڵەتی تورک هەملایەنن و ئامانجی لێی مانەوەیان لە باشووری کوردستانە دەشڵن پەدەکە بەشێکە لەو داگیرکاریە. گەلی ئێمە ئەگەر یەکگرتوو نەبێ لە بەرامبەر ئەو داگیرکاریە ئەو داگیرکاریە ئیتر گەیشتۆتە ئاستێک ئیتر هیچ قیمەت و هیچ ئەخلاقێکی لەناو ئەوی کۆمەڵگادا نەهێشتووە ئەگەر پێمان وابێ ئەو داگیرکاریە تەنها بۆ سنووری بادینان و بەو ناوچانەیە کە ئێستا بە فراوانی داگیرکاری کراوە ئەبێ گەلی ئێمە لە سلێمانیش و لە کەرکووکیش و لە گەرمیانیش و لە هەر جێیشی تریش ئەگەر لەوێ سەر بگرێ وردە پەراستێنێ و دێتە ناو باشووری قوڵای باشووری کوردستانەوە بۆیە لەشکرکێشیەکان لەشکرکێشیێکی تاکتیشی نین لەشکرکێشیەکی هەمەلایەنەن لەشکرکێشیەکن بە ئامانجی ئیتر مانەوەیان لە ئەبێ ئێستا لە ناو گوندەکانیان پێچۆڵەکە لە ناو گوندەکانە بارگەکانیاندا ئەنێن لە ڕاستیدا دەوڵەتی تورک بەکەی کردوتە بیانوویەک بۆ ئەوەی کە ڕەوایەتی بە هێرشەکانی بدا لە چوارچێوەی داگیرکاریدایە ئەوە دەیانەوێت وەکو میساقی میلی و عوسمانی نوێ ئەردۆغان وەکو سوڵتانێکی عوسمانی نزمی نوێ دەیەوێت داگیرکاریەکانی گەشتبەرە پێ بدا لە باشووری کوردستانە بۆ لەلایەکەوانێ سوودماندکردنی کوردستان و لەناوبردنی ژینگەکە و کۆس بەرکردنی خەڵکەکەیەتی. سەرچاوەیەکی ئەمنی تایبەت ڕایگەیان لە ناوچەی غەڕال لە شارۆچکەی دووبزی سەر بە پارێزگای کەرکووک لا ڕێگەی بۆمبێکی چێندراوە ئۆتۆمۆبیلێکی هێزەکانی سوپای عێراق کراوەتە ئاماجیان بەوەش کردووە تەقینەوەکە بۆتە هۆی کوژرانی مقدەم لەیسموعەیەد بەرپرسی سوپای عێراق و ئەفسەرێکی دیکەش با پلەی مقدەم لەگەڵ دوو سەربازی دیکە بریندار بوون ئەوەشیان قستۆتە ڕوو لە ئێستادا سەرجەم قوربانیەکان ڕەوانەی نەخۆشخانەی کۆماری شاری کەرکووک کراون و هێزێکی زۆری ئەمنیش لە ناوچەکەدا بڵاوی پێکراوە بە ئامەوەستی بە دوواداچوون بۆ ئەو کەسانی بۆمبەکەیان داناوە.
لە کتێبخانەی گشتی خورماڵ دامەزراوەی کەریمی عەلەکە بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە ڕۆشنبیرانی چارۆچکەی خورماڵ و هەورامان لە ژێرناوی دکتۆر مستەفا زەڵمی تافگەی بیرروچرای زانست دیدارێکیان بەڕێوە برد. لە مەراسمەکەدا خەڵاتی ڕێزلێنان درایە بنەماڵەی دکتۆر مستەفا زەڵمی لە پاڵ ئەو خزمەتە زۆرەی با بواری یاسا و شریعەتی ئیسلام و ئەدەب کردویانە لە کوردستان. شاخەوان ستێق سەرپەرشتیاری دیداری دکتۆر مستەفا زەڵمی دەڵێت وەک دامەزراوەی کەریمی عەلەکە بڕوامان بەوەیە بگەڕێینەوە بۆ ناو ئەو میراتە گەورەیەی مێژووی خۆمان لە ئەدەب و ڕۆشنگەری کوردی هەمیشە ناوی زاناکانمان بە زیندوی بهێڵینەوە بۆ ئەوەی نەوەی نوێ بیان ناسێت وا بکەین سوود لە ئەزمونە گەورەکەی ئەوان لە بواری کەلتوری و ڕۆشنبیریدا وەربگرین. دامەزراوەی کەریمی عەلەکە هەمیشە بڕوامان بەوەیە کە بگەڕێینەوە بۆ ناو ئەو میراتە گەورەی مێژووی خۆمان وەک ئەدەب و ڕۆشنبیری کوردی کە بۆمان بەجێماوە کاری تیا بکەین و هەمیشە ناوی زانا و عارفەکانی خۆمان بە زیندوی بهێڵینەوە و وا بکەینەوەی نوێ بیان ناسێەوە سوود لەو تەجروبە گەورەی داهێنانی ئەوان لە بواری زمان و کللتور و ڕۆشنبیریا وەرگرین بۆ ئەوەی کە زیاتر ئەدەب و فەرەنگ و کللتورەکەمان بەرەو پێشەوە بەرین. ئەم بۆشی یادی دکتۆر مستەفا زەڵمیەکەین لەبەر ئەوەی ئەمڕۆ هەرێمی کوردستان لەژێر شەپۆلی ئیسلامێکی هاوردەیە نابێ وابێت ئەبێ هەرێمی کوردستان لەژێر تەسیری ئیسلامێک ئابێزانانی کورد خۆیان تەفسیری بۆ بکەن. مەلعبدین و دڵست تەفسیری بۆ بکات دکتۆر مستەفا زەڵمی بۆی بکە مەلای گەورەی کۆیە بۆی بکە. گرنگی یادی دکتۆر مستەفا زەڵمی ئەوەی ئەمە بتوانین بە دید و ئەندێشەی نوێگەری ئەو زانایانە ئیسلامی کوردەواری نمایان بکەین و تەفسیری بکەین بۆ ئەوەی لەو شێوازە بەدوو بین کە ئەمڕۆ ئیسلام وەکو تعریب هاتووە. تەرمی ئەندامی هێزەکانی ئاسایشی ناوخۆ دژوار قامیشلو مەتین دنچە لە کال دوێنە لە قامیشلو شەید بوو لە گۆڕستانی شەهید دەلیل ساروخان بە مەراسمێک بە خاک سپێردرا. سەدان دانیشتوی قامیشلو و ئەندامانی هێزەکانی ئاسایشی ناوخۆ ڕێکخراوە مەدەنیەکان و مەجلیسی بنەماڵی شەهیدان بەشداری مەراسمەکە بوون. ئەندامی ئەنجومەنی بنەماڵی شەهیدان جەواهر عوسمان سەرخۆشی لە بنەماڵی شەهید کرد و جەختی کرد وتی بەڵێن دەدەین بۆ درێژەدان با ڕێگەی شەهیدان و پاراستنی دۆزی ئازادی لا سەر بناغەی فکری ڕێبەراپۆ. هاوسەرۆکی دەستی ناوخۆی کانتۆنی جەزیرە حەسەن شێرۆ وتی ئەو هێزەی ڕێبەر و شەهید و گەلی هەبێت هەرگیز کەس ناهێنێت. ئەو گەلەی هێز لە بەرخۆدانی زاب وەردەگرێت هیچ کات لە ناو ناچێت. هەروەها ئەندامی کۆنگرەی ئیسلامی دموکراتیک عەلی زاخۆرانی بەڵێنی مەزنکردنی تێکۆشانی دووپات کردەوە. پاشان ناسنامەی شەهید خوێنرایەوە و ڕادەستی بنەماڵەکەی کرا و تەرمی شەهید با دروشمی شەهید نامرن بە خاک سپێردرا. کارەکانی چالاکی ڕێپێوانی درێژمەودا کە ساڵانە بۆ ئازادی جستەی ڕێبەری گەلی کورد ئەنجام دەدرێت دەستی پێکرد. مەودای ئەمساڵی ڕێپێوانەکە لە نێوان شارەکانی بێلفێلد و دۆیسبۆرگی ویلایەتی باکووری ڕاین-وێستفالیای ئەڵمانیا دەبێت. ڕێپێوانە درێژەکە با دروشمی ئازادی بۆ ڕێبەراپۆ چارەسەری سیاسی بۆ پرسی کورد لە 15 ئەیلول با پانێلێک دەربارەی ڕێبەراپۆ و گەنج دەست پێ دەکات. لەمبارەیەوە کۆمیتەی ئامادەکاری چالاکیەکە دیمەنێکی بانگەوازی لەسەر هەژمارەکانی لە میدیای دیجیتال بڵاو کردوێتەوە. بانگەوازی کۆمیتەی ئامادەکار بەم جۆرەیە لە چالاکی ڕێپێوانی درێژمەودا داخوازی سەرەکیمان ئازادی جستەی ڕێبەراپۆیە لالایەن ڕژیمی ستەمکاری دەوڵەتی تورک و ئاکەپا مەهەپەوە لا کەسێتی ڕێبەرایەتیماندا گۆشەگیری و قڕکردن بەسەر گەلەکەماندا دەستپێندرێت. لە کوردستان هێرشی داگیرکاری و قڕکردن لە باکوور و باشوور دژی گەلەکەمان و شەڕوانە ئازادەکەمان تێگەی لە ناوبردن پەیڕۆ دەکات. ئێمە وەک گەنجی کورددان بەو تێگەیە لە ناوبردنە نانین وەک چۆن هاوڕێیانمان لە ئاواشی نومەتی ناوزاب دژی ئەم تێگەیە بەرامبەر بە فاشیزمی تورک تێدەکۆشن. ئێمەش بەردەوام دەبین لە تێکۆشان بۆ بەدیهێنانی خەونی ئازادکردنی ڕێبەراپۆ و پێکەوە بوون لە کوردستان. لەسەر و بناغەیە بانگەواز لە هەموو گەنجانی کوردی دانیشتوی ئەوروپا دەکەین با ڕۆحی سەفەربەری بەشداری لە چالاکی ڕێپێوانی درێژ با دروشمی ئازادی بۆ ڕێبەراپۆ چارەسەری بۆ پرسی کورد بکەن. با پێی زانیاریەکانی تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان لوقمان زەنگی لەگەڵ سیامەن زەنگی کوڕی و دیاکۆ عەزیزی
لە شاری شنۆ لەلایەن هێزە ئەمریکانەوە دەست بەسەرکراون. هەروەها هاوڵاتی شاری مەهاباد عادڵ کاکا لەلایەن هێزە ئەمریکانەوە ئەویش دەست بەسەرکراوە. ئەم هاوڵاتیانە بابێ مۆڵەتی یاسایی دەست بەسەرکراون و تا ئێستا لە سەر شوێنی ڕاگرتن و تۆمەتەکانیان هیچ زانیاریەک لەبەردەستا نییە. لە ڕۆژی لە دوێنەوە تا ئێستا حەوت هاوڵاتی لەوانە دوو ئەندامی بنەماڵی دادخوازان لە سەروبەندی ساڵڕۆژی سەرهەڵدانی ژنجیان ئازادی لەلایەن هێزە ئەمریکانی ئێران لە شارەکانی مەهاباد و شنۆ دەستگیر کراون. هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.